موبایلش چاکە محمد هەرسێکمان دایدەچینە حەمەد جەرگمەوە لەناو ڤیدیۆ شتیمە ئەگەر خواردن و شت هات لێیان وەگرێ لە باتیم باشە دەست خۆش زەمانێکیان یەک دوو سلاوی خوای گەورەتان لێبێ من منسوور بڵباسم خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە ڤیدیۆیەکی تردا کە وەکو پێمان ڕاگەیاندبوون کە درێژە پێدەری ڤیدیۆەکانی ڕابردوومانە لەگەڵتانن و ئەمڕۆ لەگەڵ کاک بڵند و کاک پشتیوان لێدێنە بەداخەوە کە کاک وساممان لەگەڵ نییە کە بەهۆی هۆکارش تایبەت نەیتوانی لەو ڤیدیۆیە لەگەڵمان بەشدار بێ ئینشاڵڵا لە ڤیدیۆەکانی داهاتوو لەگەڵمان بەشدار دەبێت لە ڤیدیۆ ئەمڕۆماندا باز لە کۆنگرەی ئەپڵ دەکەین کاو کۆنگرێ چەند ڕۆژێک پێشێستا کۆمپانیای ئەپڵ بەستای و باسی وردەکاری کۆنگرەکە دەکەین و هەروەها باسی نەوەی نوێی ئایفۆن دەکەین کە لە چەند مانج داهاتوو بە فەرمی ڕایدەگەێنێت و لە هەر هەمووی گرنگتر ئەوەیە کە باسی بریکار بکەین کە لە عێراق و هەرێمی کوردستان چ بریکارێک ئێستا و بوونی هەیە و ئایا ئەو بریکارانە فەرمین یاخودنا کاک بڵند ئەگەر پێمان بڵێ تۆ چیت بینی لە کۆنگرەکەی ئەپڵ کە ئەم جارە سەرنجی ڕاکێشای واللهی دەست خۆش بی لە بۆ ئەو بابەتەی تاوان ئەوەی دیتم گرنگترین مەسەلەن شت لەو کۆنگرەی هەموو ساڵێکە دەکرێت لەو وەختەی یعنی ڤێرژنی نوێی iOS سیستەمەکەیە بەڵێ مهمترین شتەوەی هەندێک ماکبووکوانش مەسەلەن نەوە لێ دەخرێتە ڕۆبەس گرنگترینیان سیستەمەکەیە کە گۆڕانکاری تێدا دەکرێت و پێم وایە ئەو ساڵیش ینی بە هەمان شێوە ئەو سیستەمە مەسەلەن گۆڕانکارێکی زۆر باش تێدەکرێت بە تایبەت لە ڕووی UI-یەکەی ینی شکلەکەی دیزاینەکەی کە یەک لەوانە مثلا پێماوی ئەوە زیاد کرایە always on display چەند ساڵە مەسەلەن نەقسە بەجددی یعنیەوە نەقسە لە ئاپڵی بەس کە ینی کودەڵی خۆشبەختانە ئەو ساڵەوە زیاد کرایە شتێکی مهمە پێم وایە وەلەو شتێکی نوێ نییە بەس لە بۆ ئاپڵی ینی شتەکە زووترەوە پێم وایە لە بۆ من مهمترین شت کە لەو کۆنگرەی ڕوویدابی سیستەمەکەیە مەسەلەی سیستەمەکەیە کە ئەوزم تقریبا مانجی نۆ ئەوزانەوە دەکرێت لە بنێوان مانجی نۆ بۆ دەیە لەگەڵ ئایفۆنی نوێ مەسەلەن ئەو دەکرێت ئەپڵ ساڵانە سێ کۆنگرە دەکات کۆنگرەیەک لە سەرەتای ساڵ دەیکا کە کۆمەڵێک بەرهەمی ئایپاد ڕادەگەێنێت لەگەڵ کۆمپیوتەر و هەندێک بەرهەمی تر کۆنگرەیەکیش لە ناوەڕاستی ساڵەکە دەکات کە ئەویش ڤێرژنەکەی کە بە شێوەی تاقیکاری بەردەست دەخا لەگەڵ یەک دوو بەرهەمی تر و دواتر لە مانجی نۆ یاندا ئایفۆنی ڕادەگەن کاک پشتیوان تۆ چیت بینی لەو کۆنگرەوەی جێ ئاماژەی و گرنگی پێدانە دەست خۆش بە زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لێرەن ئینشاڵڵا کاک وسامەش لە ڤیدیۆی داهاتوو لەگەڵمان بێت هەڵبەت بابەتەکانی ئەپڵ بۆ خۆتان دەزان ئەگەر نرخەکەی نەبێت پێویستە هەموو کەس ئەپڵ بەکاربێنێ لەبەرەوەی ئیکۆیەکی زۆر تایبەتی لە سیستەمدا هەیە ئەوەی ئەو جارش کردی دەکرێت بڵێن بۆ ئەپڵ نوێ بۆ گەر نەدووبارەوە بزۆت پێم وابێ always on display هەڵدەگرێت بۆ کاتی دەرچوونی ئایفۆنی چواردە ئەو جارە تێدانە بوو تێدانە بوو بەس زۆربەی ماڵپەڕەکان ئاماژەیان بێوەداوەکە ئەو always on display لەناو iOS 16 جێگین کرا بەڵام دەڵێ بەس بۆ ئایفۆنی نوێ پرگیری دەکات بۆ بەرهەمەکانت کە پرگیری ناوە تابن مندێکەوە بزانم تایبەتە بە ڕۆنمایەکە دەبێت لە خودی ڕۆنماکە اینجا تەسیری لەسەر پاتریش دەوی بەتاکی ئەوەی گۆڕی بووی زیاتر لوک سکرین و ئانە و کە دەتوانی دەستکاری ڕەنگەکان بکەیت دەتوانی دەستکاری شێواز ژمارەکان بکەی هەندێک لە iMessage و ئەوانەش توانی نامە بنێری ئیدیت کەی ئەنسێن کەی ئەوانە بکەی شتەکان تا ڕادێک زۆر زەخم نەبوون بەڵام وەکو ئەپڵ ینی بە چەند ساڵێک دەیەوێت چەند شتێکی کەممان بدات ئاخە بە پوختیش دیکە بزڵێت ئەمە دایمە ئەومان تاکید کردوتەوە بابەتەکانی ئەپڵ ینی کامێرێکی 12 مێگاپیکسلیش ئەو جارەدانێت لە ئایفۆنی چواردا هەر پێم وایە ینی ئیشی زۆر باشی لەسەر دەکات خۆ شتێکی زۆر گرنگتر ئەوش دەرچوونی GPM2
ئەم تو شتێکی زۆر تایبەتە بەڕاستی ینی ئەپڵ بە چیپ و گرافیک ینی بە بەرهەمەکانی خۆی زۆر سەرکەوتو کردووە ئێم توی ئەو جارە بە چەند قاتێک لە ڕووی خێرایی و لە ڕووی تقریبا 180 خێراترە لە ئێمۆنی 125 لە ڕووی گرافیکەوە جگەر لەوەش وابزانم لە ڕووی خەرجکردنی باتریەوەش باشترە لە ئێمۆنی پێشخۆی ئەنجە بزەوە ترانستەری زیاتر بەکاردێنی بۆ وزەی کەمتر سەرفکاوە شتێکی زۆر گرین کە ینی ئەپڵ ئەو بابەتی ئەوە کردووە ینی سەر ئەو M2 ئەوانە ئەو چیپانە پێویستن بە فان نییە بۆیە پاتری کەم دەوێت ئەنی ئەپڵ زۆر زیرەکانە گیر دەکاتەوە ینی کۆنگری ئەو جارش کۆنگرێکی پوخت بوو کۆمەڵە کشتی زۆر تایبەت و باسمان کرد دەری خست و ئایفۆنی 14 دڵنیام شتێکی زۆر تایبەت دەبێت لە مواصفات تاکید بە زۆر تایبەت ناڵێ ینی بۆ نەشاشێکی دەرەجەیەک بۆ دابنی دیسان شتێکی نقطە زوعفی شتێدا دەیەوێتەوە بەڵام وەکو ئایفۆن لەوانەیە گرنگترین خاڵی کامێرەکەی لە هەمووشی گرنگتر پێم وانێ ئەو ساڵش تایپسی زیاد بکات تایپسی هەروەکو کۆنگرەی نەتۆی دوکەکان بەستایان اتحادی ئەوروپا وەستایان بۆ 2024 یا لە 23 و 24 بەولاوە لەو کاتەوە ئیجباری دەبێت ئەویش پێم وایە بڕێرێک زۆر باش بەخوای لە بۆ خەڵک ینی باشترە و تایبەتمەندێکی تریشی ڕاگەاند تایبەت بوو بە پەیلەیتر کە پارەدانە بە شێوەی قستی مانگانە بەس بۆ ئەمریکای بوونی ئەویان وابزانم بەس بۆ ئەمریکایە کە بەکارێنەران دەتوان بەرهەمەکانی ئەپڵ بکڕن و بە شێوەی قست پارەکە بدەمەوە خراپەش ینی زۆر عنسوڕە لەوەی کە ئیش بەس بۆ ئەمریکا دەکەن ئێستا من ویستم ماگوچی ئێمۆنی پڕۆ بکڕن ینی بەڕاستی پێم نەکردرا لە خوارەوە بینم نووسرا بۆ ئەپڵ کار کە لەسەرم خوێندەوە ئەپڵ کار دیشتەنها بۆ ئەمریکا لە سەداسێ داشکانی دەکات دەتوانین لە ماوەی 12 مانگش پارەکە بدەیت بە هەمان شێوە ئاخر شتێک مەسەلەکە هەمووی بەڕیە مەسەلەن ئەوە بازاڕەکەی ئەمریکایە لەوێندەر ئۆفەری تایبەتی لە بۆ چاین لە چاو هەموو وڵاتێکی جیاواز لە بۆ سینیش مەسەلەن ئێستاگە تەماشاکەین مثلا نرخی تایبەتیە سیمکارتی مثلەن دوو سیمکارتە یەک نییە ینی شتەکان بەپی شوێنەکان دەگۆڕن سەرەکەی لە بۆ هیندستان فەرقیە بەپی بازاڕەکەی دەگۆڕێ بە پێما بێمە لە شەرق الأوسەدی مثلا شەرق الأوسەد دایما نفتی هەیە دەوڵەت جیاوازن وشتنی دایما ئاگرەکە بەرما دەکەی ئەنجا سیستەمی ئەوشی زیادکرا ئەپڵ کارس و ئەوانە بۆ ئەو سیارە تازانی کۆنیسانی ئەوانە شێستا بەکاری دێن ئەوش زۆر نەوەیەکی نوێ لە تایبەتمەندی کارپلیکە لە بەشێکی زۆری ئۆتۆمبیلە مدلنیەکانی ئەو ساڵانە دوایی هەیە لە بەرۆی خۆزانانی ئۆتۆمبیل بەرەو کارەبایی دەڕات بۆ تەکنۆلۆژی دەڕات بۆیە زیاتردانە پیکۆیان ئەوەی ئاماژێ گرنگ ئاماژی پێ بدەین ئەو پرۆسەرە نوێیە کە لەسەر دوو جۆری کۆمپیوتەر بەکاری دێنێت دەوزانمەویشان ماکبوک ئێری نوێیە لەگەڵ ماکبوک پرۆ ئێستا هەرچی سەبارەت بە بریکارەکەیە کۆمەڵێک خەڵک دەڵێ بریکار لە عێراقەیە کۆمەڵێک شتی دەڵێن نییە کۆمەڵێک دەڵێن کلاوات و دەڕبات کۆمەڵێک دەڵێن کلاوات و دەڕبنێنە بریکاری فەرمی هەیە باشە کاک منسوور ئەو مەسەلێ خەڵکیش مەسەلا حەقی خۆیتی کە دەپرسی و مەسەلا یان سیقەنەکە چکە لە بەرەوەی یەک لەوانە مەسەلەن چەند ساڵێک پێش ئێستا بگەڕێنەوە ینی پێشەوەی تێگەیشتنی باشترمە بی لە بۆ شەریکاتەکان خەڵکی زیاتر بناسن لە شەریکاتەکان منی جوان فکر دەکردەوە چکە بریکار بوونی نەبی بە بزەوت ئەپڵ شەریکێکی گەورەیە مەسەلەن لە عێراق تا چەند ساڵێک پێشستا ئەمن هیچ بیلبۆردێک مەسەلەن هیچ قەت سەرزادە نەیت ڕکلامی ئەپلیدا بەخۆی ئەپڵ بۆ بەناوبانگە ڕکلامی زۆر بەکەمی دەکات دەکات بەڵام لە عێراق کار کەمتریشە ڕکلامەکانیشی کەمترە لە چاو کۆمپانیاکانی تر شتێکی تکە مەسەلەن سعری سابت نییە مەسەلەن دەڕۆی لە شوێنێک بە مثلا مۆبایلێکی نوێ دێ لاوانی بە 1500 دلاری لە شوێنێک بە 1300 ئەمە پێویستە ئاماژە بۆ بدەین بریکاری ئەپڵ لە شەرق الأوسەد ئەوەی هەیە ئێستا ستۆرەکانە وە بزانم لە ئیمارات دوو ستۆری فەرمی هەیە کۆمپانیا ئەپڵ و لە تورکیا ستۆرەی فەرمی هەیەکەوانە بخوان سەرپەرشتی دەکەم ئەو ستۆری بۆ دوایانە بۆی دابەزینی لیرەی تورکی ستۆرەکەی تورکیای داخست فرۆشی ڕاگرت نەک دایخست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمپانیاکە پێی دەگوترێت IBM کۆمپانیا IBM بریکار دراتە
هەموو وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. تەوزیع دەکات. یعنی ئەپڵ دەداتە IBM بۆی هەیە بریکار بداتە وڵاتەکانی وە لە کوردستانیش کار پشتیوان نازانم زانیاریتەیە چەند بریکارمانی ئێستا لێرە ئەوەی باستان کرد ئەماژتان پێدا ئلکترۆن مۆڵ بوو بۆ ساڵ بەڵێ بۆ ساڵەکەیان 2 ساڵە ناو ساڵ ئەو ساڵە ئلکترۆن مۆڵە لەگەڵ جیبال ماستر ماستەرە بە ساڵانی پێشتر ینی ئیتر هەبوونە هیتر هەبوونە کۆمپانیاکان کەمتر توش کێشەم لەگەڵ یەکێک لە کارمەندەکانی یەکێک لە کۆمپانیەکانی نا کێشە چییە ئەچوو تەماشاک ئێستا ڕکلامەکانەوە دەکرێت لە بۆ کۆمپانیا ئەپڵکەوە مسامت بە سەرپەرشتی خۆیتی تەماشاکە مثلا قەتعەکەی سێ ناوی تێدایە سێ وەچیلی تێدایە کە هەموو عێراق عێراق بزەو دۆکە عێراق یعنی لە وێبسایتی ئەپڵی وبسایتی فەرمی خۆی بڕۆ ئەو چ دیستریبیوتەرە ئەتوانێت سێڵەرە مەسەڵانی کە بریکاری فەرمی لەو فرۆشتن چاکردنەوە تەماشاکە مەسەڵەن سێ شوێنی تێدایە ئەوجا هەر یەکەم مەسەڵەن برنجی زیادە هەیە لقی زیادە هەیە لە شارەچەیەکی نیتی اینجا ئەمە دەبێ ئاماژە بۆی بکەین ئەپڵ ئاماژە بە هیچ شوێنێک نادا ئەگەر باوەڕپێکراوی خۆی نەبێت ینی ئەتوانێت دەچێت ناو ماڵپەڕی ئەپڵی مەسەلەن ئەگە ئاماژە بە ستۆرەی جیبال زۆنی بە ستۆرەی ئەلکترۆمۆلیدا لە خۆرانیە متمانەیەکی بۆ جێدا عقدەکەی گرێبەستێکی لە نێوانە کە بەرهەمەکان هەم بفرۆشێ هەم لە ڕووچاکنەوە منسوور ئەم هەز دەکەم خەڵک لەو شتەی مەزەکەوە وەختی دەڵێ وەچیلی فەرمی مەسەلەن ئەو بەرهەمەی بەغەڵەت لە شتەکەی دەگا مەسەلەن کو بەغەڵەت لە شتەکەی دەگا بەوەی کە وە دەزانی ئەپڵ دقەچی لێرە کردەوە ئەپڵ دقی لێرە نییە لەقی لێرە نیێوانە بەس فرۆشیارن دابش دەکەن بەرهەمەکانی ئەپڵی مثلا ئایتیلۆبیما هەیە کە مثلەن بەرهەمەکانی دەفرۆشی لە میستۆر و ئەوانە ینی ئەوە کۆمپانیای شامی ڕاستەخۆبی لەگەڵشتی فرۆشی ئەوە مثلەن لە ڕێی کۆمپانیا لە ڕووی پرۆمۆشنەکانە لە ڕووی ئۆفەرەکانە لە ڕووی کۆمەڵێک مەسالیت کێیە پشتگیری و سەپۆرتی و کۆمپانیانە دەکات بۆی بەردەوام لە ئیشەکە بەرهەمەکان ئاسانتر بێت ئی ئەپڵش بە هەمان شێوە ئی ئەپڵی ئەو سێ کۆمپانیانە ئەو سێ کۆمپانیا هەم لە ڕووی فرۆشتن هەم لە ڕووی چاکردنەوە سنتەری چاکردنەوە پشتگیریان دەکرێت و زۆر جار بۆ دەڵێن مەسەلەن ئەو کۆمپانیانە ئەمریکانینە نرخ کاک پشتیوانە تو بخۆشت لەناو بازارەکەی زۆر جار نرخی ئایفۆنی بازارە ڕەش زۆر هەرزانترە لە نرخی ئەو کۆمپانیانە لەوانەیە زۆر جار لە بینی 30 تا 50 دلار هەرزانتر بی بەڵام جاری وایە زیاتریشە بەڵام ئەو ئایفۆنی کە دەکڕی لە بازارە ڕەش گرنتی نییە زۆر جارم ئایفۆنانە کراوتەوە یان پاتری گۆڕاوە خۆش زانیاری لەو ڕۆوە دەتانی هەندێک زانیاری مامدەی وەکو بازار ئێستا لە هەرێمی کوردستان بەوەی ئەوەی بازاری ڕەش ینی زۆر فراوان نەک لێرە لە هەموو دنیاش بزەوت ئەنجا لێرە ئەوانەی ئەو باڵی مۆبایلانی ئایفۆنی کە دەستکاری دەکرین و جاریش کرد دێنەوە ئێرە ینی جارش لەوتە پڕ دەکرێنەوە پارچانەی کە دەگۆڕدرێ بەهۆی کۆدینگەوە جیاز تایبەتی ئێستا لی دەدرێ کە تۆ لە کۆمپیوتەر چێکی دەکەی هەموو سەح لێ دەدا دڵ یەک پارچەی نەگۆڕاوە ئێستا لە بازار بۆ کڕینی فرۆشتن کێشەی زۆری دروست کردو بەڵام ئەگەر وەکو کۆتا مۆبایل باسکەین بۆ منە 13 پرۆ ماکس ئەگەر ئەویان باسکەین تا ئێستا جێسی خێ لە بازار بەڵام لێرە کۆمەڵێک شت ئێستا دروست بۆ لێرە کە پێم وایە هەر شوێنەکان بۆ خۆیان دروستەکەن بۆ منە پشت عەرەبی پشت ئینگلیزی پشت ئەوە ئەویان فەرقەکەی لە ئەوەیە بۆ منە لە کاتی ئێستاخۆمامە سێ جۆرمانەیە جۆرێکیان تایبەتە بە وڵاتی ئەمریکا جۆرە تایبەتە بە ڕۆژهەڵات ناوەڕاست زۆرێکیش تایبەتە بە یابان و سینوانە ئیسینیش جیاوازە ئیسین کە دوو سیم کارتە ئەوەی تایبەتە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو سێ کۆمپانیا دەیفرۆشن بە گرنتی ڕاستەخینە یەکسیمی ئیسیمە سیمیانە ژاپۆنیەکەش بەڵێ گرنتەکەی 2 ساڵە ژاپۆنیەکەش لە کاتی ئەگەر مۆبایلەکە لە سە سالن دانابێت لەسەر بێدەنکردن دانابێت سکرین وەبزەم کامێرە ڕسم بگری دەنجێت لە وەشانی بەم دوایانی وەشانی iOS لە هەندێک ئایفۆن چارەسەرکراوە لە هەموو چارەسەر نەکراوە شتە زاویش خۆبەختە بەبوونی بازاری ڕەشیش جیاوازی لە بینی ئەو نرخانە زۆر جار کۆمپانیاکان کۆمەڵە کۆمپانیای تر لە پشتەوە هەن ئیش لەگە کۆمپانیای ئەپڵ دەکەن بۆ ساختکردنەوەی موادی کۆمپانیای ئەپڵ ساخت دەکەنەوە لە بازار بۆ زووتر بکتەوە پارە و
دێتەوە بازارە ڕەش بەم شێوەیە بازارە ڕەش لە بەرهەمەکانی ئەو کۆمپانیانە هەرزانتر ئەوە کێشەکەی لە زۆربەی بڕاندەکان ئەم شتە هەیە ئەگەر دیقەتان دابین ئەوەی لە بازارە ڕەش دێت لە کۆمپانیای ترە کە ئیش لەگەڵ ئەپڵیان کۆمپانیای تر دەکەن موادەکە لەوان وەردەگرن و ساغی دەکەنەوە بارزانتر بۆ بکتەوە پارە و بە هەمان شێوە هەرزانی دێتەوە بازار و بەم شێوەیە هەرزان دەبێت و دەبێت خەڵک لەوە تێبگا کە جیاوازی چییە لە بۆ $30 تا $40 ینی خۆ توش کێشە نەکە تۆ $1300-400 بە مۆبایلێک دەدەی گوناحە لە بۆ $30 ڕەزیلی بکەی خۆ توش کێشە بکەی دواتر لەمەوە و نازانم ئەگەر شتێکی ترتان ما بێت زیاتر خۆش بێ بۆ ڤیدیۆکەش زۆر درێژ نەبێت وانە ئاوا وڵا دەستان خۆش بی لەسەر مەسلەی وەچیل شتەکانی پێم خۆشە هەموو کۆمپانیەکە مەسەڵەن زۆر کۆمپانیامە هەیە مەسەڵەن وەچیلی لێرە نییە لە کوردستان ینی ئەگەر هەبیتن لۆ من ینی لۆ خەڵک مەسەڵەن وەکو یوزەرێک مەسەڵەن بەکارهێنەرێک زۆر خۆش دەبێت هەمووەکو مەسەلەی گرنتی مەسەلەی نرخ مەسەلەی ئەمانات مەسەڵەن تو موبایلت سپێکە تێک دەچی شەریکە هەیە دەڕۆی دەبێت لە بۆ چادەکان یان مەسەڵەن دەگۆڕن ئیدی یان بەرهەمەکە زووتر دەگەیشت دەستت ئاسانتر بیکڕی ئەم گەڕینەوە ساڵانی پێشوو کاکە هەتا ئایفۆنی نوێ دەهات ینی مانگێک دوو مانگی پێ $500 گرانتر ئێستا دوو ڕۆژی پێدەچی مەسەلەن نوێ لێرەیە سامسونگی نوێ لێرەیە ینی یەک بەخۆم ئەو ساڵەکە لە S22 Ultra چەند ڕۆژێک پێشوەختی لەکنەبوو زووتر دەگا بەرەمەکە کاربوونی بریکار گرنگەکەی ئەوەیە ئێستا گوگل پیکسل وەچیلی نییە ئەگەر وەچیلی بیتن چەمێنی ناڕم بڕۆم لە درێ مەسەڵەن داوای کەم $100 زیاتر لەسەر ڕاوەستی بە حەقی زەڕی بە و شیپینگ گۆشتانە دەستان خۆش لێرەدا بەڕێزان هاتینە کۆتایی ڤیدیۆکەمان و لەبیرتان نەچێت لایک و سەبسکرایب و شەیری ڤیدیۆکانمان بکەن و پشتگیری هەرسێ کەناڵەکە وڵا هەر چوار کەناڵەکە بکەن لە بەرەو کاگەشامە لێرە نێبان لەبیری نەکەین پشتگیری هەر چوار کەناڵی ئێمە بکەن و تا ڤیدیۆی داهاتوو بە خواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.